لە قەدیمرا کتویانە دنیا ئەو کەسەیە کە پوڵ و پارەی هەیە. ئەگەر پوڵ و پارەت هەیە پیاوی بە پیاوت دەزانن، ماقۆڵی وتەکانت جوانە، بیرەکانت جوانە، شێوازی قسەکردنت، شێوازت جوڵان نەبێت، تاریفی هەموو شتێکی دەکەی، خێزانەکەت جوانترت ڕێز لێ دەنێ و احترامت دەگرێ، خەڵک زیاترت قەدر لێ دەگرێ. هەموو پارەمان خۆش دەوێ بۆ چونکە دەزانین پارە کەسایەتێکی زۆر تایبەت بەمەدەدا، زۆر ناخۆشە، بیرێکی هەڵەیە بەری بەداخەوە ئەگەر هەڵەش بێ بۆمان ناگۆڕدرێ. مرۆڤی ئەوڕۆ ئەگەر پارەی نەبێ دەڵە کە سوکاریشت نییە، بەڵام ئەگە پارەت هەیە هەموو کەس دۆست و بەرادەرتن. بەڵام بینین پرسیارە بکەین کاتێک کە هەمومان دەزانین پارە ئەوەندە گرنگایەتی هەیە لە ژیانماندا، هەمووشمان حەولی بۆ دەدەین، هەمووشمان خۆمانی بۆ هیلاک دەکەین، ئەدی بۆچی هەمومان بۆ ئامانجە ناگەین؟ بۆچی هەمومان سەحەب پارەیەکی زۆر و خاوەن دەسەڵاتێکی زۆر و ژیانێکی خۆش نین؟ ئەمنی دەروونەسپێت دەڵم کە دروستەکە هەموو حەول دەدەین بۆی کە پارەی پەیدا بکەین، بەڵام حەولەکانمان حەولێکی دروست نییە. پارە پەیداکردن بۆ خۆی پۆلۆتیکێکە، سیاسەتێکە، یعنی تەکنیکایەکی پێویستە کە ئەگەرە تۆ تەکنیکانە نەزانی بێگومان ئەگەر سەدان ساڵیش حەول بدەیت بە هیچ ناگەی و خۆت بە کەفاەتێک دەناسی کە نێو چاوانم کارێ ناکە، شانسم نییە و بەخەت هیچ کازڕ دەرگای من ناکە. ئەو ڤیدیۆ تا آخر چاو لێ بکە، پۆلیتیکایەکی دەروونەسیت فێر دەکەم کە ئەو جار حەولدانەکەت بگاتە پارە و بە خۆشتان دەزانن کە پارە وەکو کلیدێکی سحرایی وایەکە هەزاران دەرگای پێ دەکرێتەوە. سەلام، چیمەنی پەریزەنم، نووسەر و دەروونناس دەو لاپەڕەدا ئەو شتانەی کە هەست دەکەم گرنگاتی هەیە بۆ ژیانتان باسی لێ دەکەم. ئەگەرنگۆ وەکو بینەرێک تایمێک دانێن، کاتێکدا بنێن، تەنانەت هەر ڕۆژی یەک ڤیدیۆم چاو لێ بکەن، تمشا دەکەم پۆلیتیکایەک و سیاسەتایەکی ئاکاری پەیدا دەکەن کە دەتوانن بەکو هەرو جوورەی کە کوتم وەک کلیدێکی سەحرایی هەموو دەرکەکانی ژیانتانی پێ بکەنەوە. بابەتی ئەوڕۆمان بابەتێکی خۆشە، بابەتی پوڵ و پارە. زۆر پیا هاتوونەتە لام و زۆر بە ناخۆشی دەڵن خام پەریزەن باوەڕ دەکەی ئەگەر زەنگ بۆ براکەشم لێ دەدەم چونکە پوڵم نێ لێم هەڵناگرێ، هەستەوە دەکا کە نەکا پوڵی لێ داوا بکەم. هەمانە دەڵە دۆست و بەرادەرەکانم جگە لە من خڕ دەبنەوە لە ترسی وەی کە چونکەم پوڵ و پارەم نییە، لەوەی دەترسن کە من نەتوانم بەشی خۆمدا بنێم یا هەتا نەکا داوای پوڵیان لێ بکەم. ئیڤا دڵ خام پەریزەن باوەڕ دەکەی بابم شەرمەسارە لەوەی کە من کوڕی بیم و هەتا دەمشارێتەوە. و هەمانە پیاوهایە کە دەڵن خات و پەریزەن باوەڕ دەکەی دۆست و بەرادەرێکم هەیە چونکە پارەی هەیە، هەرچی دەی کاژنەکەی لی قبول دەکا، هەرچی دەکا خێزانەکەی سری بۆ دادەخا، بەڵام ئەمن چونکە خاوەن پارە و پوڵ نیم، باوەی کە خێزانەکەم لەسەر چاومدا ناوە باسم ژیانم دەگەڵ ناکە و هەر ڕێژە پەڵک و بیانوێکم لێ دەبینێتەوە و داوای تەلاقم لێ دەکا. دروستە پارە دا ڕۆژی ئەوڕۆدا زۆر شتێکی بەنرخە. ئەمن وەک دەروونناسک ناتوانم مەلان بیر لەوە بکەمەوە ئایا ئەو بیرە دروستە هەڵەیە یان نا، چونکە نە پێم دەگۆڕدرێ نەبووم جێبەجێ دەبێ لەوەی کە و بیرە بیرێکی زۆر زۆر ناحەزا، ئەوەی کە من نرخی ئینسانەکان بە پوڵ چاو لێ بکەین، ئەوەی کە احترام و شخصیەتێک کە بۆ کەسەی دادنین بەستە بە پارە و پوڵەکەی بۆی دادنین بیرێکی هەڵەیە، ئەوە هیچ شەکێکی تێدا نیە. بەڵام حاڵ کە وایە و ئەمن بەتەنێ دەسەڵاتی وەم نییە کە بێنم ئەو شتە خراکەم و بڵم کە نا احترامیمە ڕێزیمە بۆ کەسەکان بە ئەندازەی شخصیەت و کەسایەتیکیان بێ، بە ئەندازەی ئاکارەکەیان بێ، بە ئەندازەی دابوو ڕسمەکەیان بێ، نەک بە ڕادەی پارە و پوڵەکەیان. وەلی پێم خۆشە فێرتان کەم کە چۆن وەکو گەنجێک تا خاتونیا ئاغا جیاوازینە قەدیم پیاوان کاسپیان دەکرد، وەلی ئەلان خاتونەکانیش ئەو هەستەیان هەیە کە ئەوانیش کاتێک دەتوانن پای پوڵی پەیداکەن بۆچی نەیکەن. دە کوردەواریدا وتەیەکی خۆشمان هەیە دەڵە خوددا بابی دەوڵەمەند بە هەموو کەس مادا، میراتی چاک بۆ هەموو کەس مادا، ئیش و کاری باشیش بە هەموو کەس مادا. بەڵام ئایا ئەو کەسەی کە بابی دەوڵەمەندی نییە، میراتی باشی پێنەگەیشت، یا ئیش و کارێکی باشی نەتوانێت بدۆزێتەوە، تاوانبارە بەوەی کە سزاکەی ئەوە بێکە هەمیشە لە نەداریدا بژی؟ نا، دەوڵەمەند بوون بۆ خۆی تەکنیکێکی هەیە. هەڤڵ قەدەمی چێ؟ هەڤڵ قەدەم دۆزینەوەی ئەو ئیشەیە کە تۆ ئەلاقەت پێیەتی. تا خۆشەویستان مەسەڵەن خاتون بۆ هاتوتە کرد من کوتێتی خام پەریزە من زۆرم کاری خەیاتی پێخۆش بۆ چوم کاتیشم داناوە فێریشی بووم ئەلانەکانە شۆنێکشم داناوە خەیاتی دەکەم، بەڵام میدی ئەلان پێم خۆش نەماوە، هەست دەکەم دەبچم بە دوی ئەلاقەیەکی دیکەم کەوم. ئەو بەڵین هەڵەیە کە مرۆڤەکە دەیکا. خۆشەویستان هەست بەوە بکەن کە ئیشینگۆ ئەوەیە کە هەموو ڕۆژێ بچنە سەر هەموو قۆناغەکان کە کەبابی لێ دەفرۆشن و ئەو کەسەی کە وەک برپرسێک کەبابەکان تاموچیش دەکەی و نمرەیان دەدەیە. ئایا لە ئیشەکە وەڕەز نابی؟ حوسەلت بەسەر ناچێ؟ جا ئینسان ئەگەر لە ئیشی کەباب خواردن وەڕەز بوو
زۆر ئاسایە کە لە ئیشەکانی دیکەش بەڕاز بێ. ئەو هەستت نابێ هەبێ چونکە من لەو ئیشە بەڕاز بووم پس ئەوە ئیشی تایبەت بە منێ و من دەیگۆڕم. یەکێک لەو شتانەی کە دەبێتە هۆی وەیکە حولەکانی مە هەموو بگاتە بۆمبەز بگاتە دیوار ئەوەیە کەمە زوو دەیگۆڕین. دەرامەدی نەبوو گۆڕیمانە، حوسەلەمان لێ بەسەر چۆ گۆڕیمانە، هەستمان کردو لێ ماندوو بووی گۆڕیمانە. ئەوەتان ئەو وێنەی منتان هەمیشە لەبیر بێ ئەگەر ئەتۆ حتا بەرپرسی تام و چیشکردنی کە بابی هەموو ڕۆژێ لە ئیشی خۆت ماندوو دەبی. ئەسان خستی ئیشک وایە تۆ شتێک هەردوو پاتی دەکەی هەردوو پات دەکەی هەموو ڕۆژێ تکراری دەکەیەوە تێدا عەزێت دەبی تێدا ماندوو دەبی تێدا هیلاک دەبی زۆر ئاسایە گەرە تۆ لێ وەڕاز بێ. پس لەبەر وەڕاز بوون لەبەر ماندوو بوون نابێ ئیشەکەت بگۆڕی. یەکێک لەو خاڵە هەڵانەی کە پیاوەکان و خاتونانێک کە دەوامیان هەیە و کارێ دەکەن و ئیشە دەکەن ئەوەیە کە لە ئیشەکەیان ماندوو دەبن و هەست بەوە دەکەن ئاها ئەمن بۆیە تێدا سەرکەوتونیم چونکە ئەو ئیشە بەدڵی من نییە. ئەمن دەبێ هەموو دەروون ناسەکان دەڵەن کە ئەتۆ دە ئیشێکدا سەرکەوتووی کە ئەو ئیشە هەستێکی خۆشت بداتێ. ئەوە ڕەوانشناسێکی علمی نییە، ئەوە ڕەوانشناسێکی زەردەکە و هەستە دەتۆدا ساز دەکا کە لە هەر شتێک ماندووی بەجێ بێڵە. لە ڕاستدا مرۆڤ ئەوەندەی دەرفەتنی ئەوەندە ژیان ناکە کە هەر زوو شغل بگۆڕێ ئیش بگۆڕێ زوو ئیشی تازە پێیاکە و هەندێک پیا و یەک دانە هەڵەیان هەیە مەسەلەن ئەوە ئیشێکیان هەیە بڕێک دەنەوە سان کەوتۆ بڕێک گەوشتۆتە خۆرایی بە هەستێکی ناخۆش دەکا حەز دەکا کە نامنەوە عمرم بەزایە دەچێتە و ئیشەدا لە کۆڕێکدا دانیشتۆ دەڵێن ئەرێ خەبەر و هەیە کابرایە کە مەسەلەن فلان ئیشە دەکا ئەوەندە سەرکەوتویە نەبێتەوە فۆری ئیشەکەی خۆی بەلادەنێ دەستێتە سەریشی کابرا. یعنی هەر داڵ بەداڵی یەک داڵ بەداڵێک هەر کەس هەر قسێکی دەکا ئەو ئیشەکەی خۆی بەلادەنێ دەچێتە سەروا. پس ئەو پلیکان بۆ پلیکانکردە هەر ئەوە دەرفەت لە دەست دەدا. خۆشەویستان ئەمە بە عمانی مرۆڤێک تەنانەت 10 ساڵ کاتمان هەیە کە دە ئیشێکدا بدۆزینەوە دەو ئیشەدا پلیکانەکانی ئەبڵ بڕۆینە پێشێ و ئەو دەم دوای ئەو 10 ساڵە بە بەردەوامی بەو شتێک کادەمان هەوێت دەگەین. پس ئەتۆ کە هەر خۆش پلیکانان دەگۆڕی هەر خۆش ئیشوکاران دەگۆڕی یعنی زۆر بە ئاسایی ئەو 10 ساڵە لە قیست دەچێ بە دوایە منداڵ دێتە گۆڕێ خێزان دێتە گۆڕێ کارهای خێزانەکەت دێتە گۆڕێ و تۆ وەکو شتێک دەبێتە هەشتت گرۆی نۆتە یعنی هەمیشە ئەوەی پەیدای دەکێ ئەوڕۆ پەیدای دەکێت ئەوڕۆ دەخورێ. ژیانێک هاتە سەرەوەی کە ئەوەی پەیدات کرد خوڕە یعنی بێ کە تۆ مرۆڤێکی کە هەمیشە بە پاشکەوتووی بە تا ئاخری عمرت دەبێ ئەو خەمۆکەیەت هەبێکە خوددایان نەکا مانگەکەی دیکە نەبێ بخۆم. پس ئەتۆ دەرفەتی 10 ساڵەی خۆت بەو ئیشگۆڕینانە و بەو لەو سەر بەو سەر و لەو پلیکان بۆ پلیکانانە لە قیسە خۆت مەدە. شەکەت دۆزیبە ئەو شتێک کە هەستێک خۆشم دەداتێ پاس ئەلان هەستی خۆشم دەدا من ئەگەر ئیدامەی بدەم دوو پاتی کەمەوە بێگومان دەگەمە هەستی ناخۆش ئەوە لایەک وەلی ئەمن مەجبورم دەبێ حتمما بەردەوام بم لەسەری ئەوە لەوە. ئەمما شتێک کە دەبێتەوەی کە ئەمن دەو ئیشێدا سەرکەوتوو بم دەبێت زانستم لەسەر ئیشە بڕاتە سەریا. تا خۆشەویستان ئیش ینی وەیکە ئەوە نێ تۆ هەر بێنی ئەو کارە ئاسایەی کە هەموو کەس دەیکا بیکەی بێ لە ماڵ خۆت دانیشی. ئیش ینی وەیکە ئەتۆ بێنی زانستی لەسەر خەڕکەیەوە لەسەر کۆکەیەوە بزانی دەو ئیشەی کە تۆ هەتا چ زانستایەکەیە چ میژوەیەک هەیە چ کەسانێک بەو شتە سەرکەوتون ئەگەر سەرکەوتون بۆچی سەرکەوتون. ئەلان تۆری کۆمەڵایەتی یوتیوب بەڕاستی کۆڕێکی زۆر بە نرخە زۆر دەوڵەمەندە یعنی ئەتۆ بابەت هەر شتێک کە دەتهەوێ هەر ئیشێک هەر عەلاقەیەک هەر داخواستێک کە هەتا لەسەری موستەنەدات هەیە لەسەری ڤیدۆی لەسەر تۆمار کراوە کارناسەکان بەرپرسەکان دانیشتون زۆر بوردی باسییان لەسەر کردو. پس ئەتۆ ئەگەر دەسەر هەر ئیشێک خۆت ساخ کردوتەوە قەدەمی دووەم بۆوەی کە سەرکەوی ئەوە دەبێت زانست لەسەرەوە ئیشە زیاتر بێ. حتا ئەگەر کاشیکاری دەکەی حتا ئەگەر دەتوانم بڵم پەنسەرگیری دەکەی حتا ئەگەر ینی چکۆلەترین ئیشێک هەتا کە لەکن خۆت دەڵێ با بە خۆشتێکی زۆر سیر نییە کە من بێنم زانستی لەسەر خۆکەمەوە باوەڕکەن چکۆلەترین ئیشەکان بێ بایخترین ئیشەکان ئەگەر زانستێکی قوڵی لە پشت بێ و تۆ ببێ ئەو کەسایەتیەکە بە چاوێک لە شتەکە حاڵیە بە حرەکەتێک لە شتەکە حاڵیە زۆر زوو دەنێ و خەڵکی دادەناسری و هەموو خەڵکی ڕوو تێدەکا و بۆ خۆشت دەزانی لە ئیشدا خوددا هەر ئەوە خۆشە کە خەڵک ڕوتێکە ئەگە ڕوتێکە بێگومان بەختەوەری بەدووی دادێ. هەڵەیەکی تر کە مرۆڤەکە دەیکا بە تایبەت گەنجە خۆشەویستەکان
وە دەزانن موفقیت یانی ئەلێرە دەست پێ دەکا ئاوە بەشی بێکی خۆشەوە دەڕا بۆ سەرێ. بەڵام خۆشەویستان سەرکەوتن ڕێگایەکی ئاوایە تۆ بەرز دەبی دەکەوێ خوارێ بەرز دەبی دەکەوێ خوارێ بەرز دەبی دەکەوێ خوارێ و ئەو نەوەسانە زۆر کەس کە دەکەوێتە خوارێ ئیدی حەوسەلەی نامێنێ ئیدی هەست دەکا ئیشێکی باشی نەدۆزیوەتەوە هەست بە خەمۆکەی و ناهومێدی دەکا بە ئیشەکە بەجێ دەڵێ دەچێتە سەر ئیشێکی دیکە. ئەوەتان لەبیر بێکە هەمیشە سەرکەوتن جاری بە ئەوە دەڕۆیە سەرێ دەڵێ خوددا گرتی خوددا بۆی گرتم بەڵام لە پڕدا بەردەبیەوە خوارێ دەڵێ نا هەر نیسکێک بوو دو سێ جار کە دەڕۆیە سرێ دێ و خواردە چێ سرێ دێ خوارێ ئەزار شایک بە چوونە سەرەکانیش نامێنێ وە لە لای خۆت ناڵێ بابە دە چوونە سەرێ و هات نەخوارەدا ئەوە نەبزی زندگی کەم دەڕاتە پێشێ ئەوە نەبزی ژیانم دەڕاتە پێشێ و بێگومان ئاخری ئەمن دەتوانم زورێک ئەو شتە بەرپەرسایەتی بکەم کە چوونە سەرەکانم زیاتر بێ و کەوت نەخوارەکانم کەمتر بێ چونکە هەر جارێک کەمە دەکەوی نەخوارێ دەتوانین ئەگەر بیرێکی جوانمان هەبێ هەڵەکەمانی تێدا بدۆزینەوە دە دووپاتکردنەکە و بەردەوام بوون لەسەری ئەو هەڵانە دووپات نەکەینەوە بۆ ئەوەی کە بەرز چوونەکانمان زیاتر بێ و کەوت نەخوارەکانمان کەمتر بێ تا دەگاتە ڕۆژێکە فقط هەرو زورێکە ئەڤڵ ئینتزارتان هەیە بە شیبێکی زۆر خۆش دەڕۆنە سەر. دایک و بابەکان زۆر زارەگە منداڵەکانیان و گەنجەکانیان ئامۆژگاری دەکەن دەڵە ڕۆڵە جیان وە بزانە و پارێ دەدەستتدا دەستێک دایکتە دەستێک باوکتە ئاوە تونتون دەمەستتدا بگرە و دەستت لە خەرج مەبە ئەو پوڵە نابێ ڕاحە لە دەستت بڕاتە دەرێ پوڵ پەیداکردن سەختە بەڵام خەرجکردنەکەی ئاسانە. زۆرێک لە گەنجەکان زۆر لە پیاوەکان دێرەدا هەڵەیەک دەکەن ئەوەش ئەوەیەکە کە خەرجکردنەکان لەسەر کسێب و کتێب نیە زۆر بێ بەرنامە خەرج دەکەن زۆر لەسەر تێریوە خەرج دەکەن ئەگەریش پێیان دەڵێن دەڵێ کوڕە کاکە خوددا گەورەیە یا ئەوەی کە ئەگەر خوددا چاو لە دڵت دەکا بزانێت چەندە گەورەیە ئەوەندەت دەداتێ یا وتەیەکی دەروونناسێکی زەرد دەروونناسی زەرد یانیوێکی دەروونناسێکی غێری زانستی غێری بە ئیسلا پشتوانە دەروونناسێکی کە هەموو شعار و وتەی جوانە دەنا هیچ ڕاستێکی لە پژنێ دەو دەروونناسە زەردەدا دەڵێ ئەتۆی مرۆڤ ئەگەر بینی زۆر خەرجکەی خوددا زۆرترت پوڵ دەداتێ. خۆشەویستان لە ڕاست شتێک کە ئەنگۆ دەبێ لە نەزەری بگرن ئەوەیە کە چۆن حەولدان ئەو خاڵانەی پێشتر باسم لەسەرکردن ئەوانە هەموو لە لای خۆی ئەمە لایەکی بابەتەکە ئەوەیە کە ئەتۆ دەبێ بتوانی پاشکەوتی خۆت ڕاگری لە ئەو پوڵی پەیدا دەکەی ئەگەر نەتوانی پاشکەوتیکەی یعنی وەی کار بەشێکی ڕاگری و بینی ئەو بەشەش سەرفی بابەتایەکی باش بکەی مەسەلەن بینی ئاڵتونی بۆ پێ بکڕی ئەمە ناتوانین مەسەلەن ناتوانین بە عمانی پاشکەوتی پوڵەکانمان مەسەلەن خانوویەکی گەورە بکڕین زەمینێکی گەورە بکڕین یا ئۆتۆمۆبیلێکی بکڕین بەڵام دەتوانین ئاڵتونێکی چکۆلەی پێ بکڕین ئەو ئاڵتونە چکۆلانە دەبێتە هۆی وەی کە پوڵەکەمان لێ بڵاو نەبێتەوە کە بڵاو نەبووە ئەو ئاڵتونانە خڕدەبنەوە ئەگەر ئەتۆ بینی 5 ساڵان خەرجە غەیری پێویستەکانتان یعنی ئەو خەرجانەی کە وەکو مەسەلەن خواردن لە دەرەیە وەکو چون و گەڕان و سەیرانەکانتان کەمکەنەوە لە کڕینی جلوبەرگەکەتان کەمکەنەوە لە سەیر و سیاحەتەکەتان نیسکێک کەمکەنەوە بەڕادەی 2-3 ساڵان هەرە 2 ساڵانە بۆ پاشکەوتەی کە کوتم ئاڵتونێکدا مەسەلەن یا مەسەلەن لە هەر کەس لە شوێنی خۆی من نازانم مەلان ناتوان بە عمانی بەرپرسێکی اقتصادی وێنەتان بۆ بێنمەوە بەڵام بە شتێکی ئاوە چکۆلە کە دەتوانی تێیدا پوڵەکەت بنۆنی چونکە پارە ئەگەر بە پوڵی دەمێنێتەوە خەرز دەبێ دەبێ حتممە و پارەیە سەرفی شتێکی کە بتوانی ڕێگری کە ڕادگر دوای چەند ساڵان لەسەرێک خڕ دەبێتەوە ئەتۆ پارەیەکی گەورە دەوزار بەدەستە تا ئەو دەن بتوای لەسەر تێری بیری بۆ بکەیەوە مەسەلەن دوکانێکی بۆ دانەی فروشگایەکی بۆ دانەی قۆناغێکی بۆ دانێ هۆڵێکی بۆ دانی کە بینی تیدا ئیش و کارێکی دەست پێ بکەی ئەکسرە نەگە بە پیاوەکان دەڵێن زۆر زارگر پیاوەکان دەڵێن کە بۆ ئیش و کارێکی خۆت دەست پێ ناکەی دڵ دەست بەدەستیچم بەدەستەوە نیە هیچ کاتێک دەزانی کە دەبێت شتێکت بەدەستەوە بێت تا بتوانانی ئیشێکی گەورەی پێدا مەزرێنی دەبێ بەڕادەی 2-3 ساڵان لە خەرجە چکۆلەکانت هەڵگری بڕێک خۆت دەپشار هاوی جا ئەو جارەکانە شتێکت کە خڕکردەوە شتێکت بێتە دەستی و بۆ شتێ بەدەستەوە ئیش و کارێکی بۆ خۆت ساسکەی پیاوان بەداخەوە ئەو شتە لە چاو ناگرن زۆر دەستیان بڵاوە زۆر خەرج دەکەن
ئەگەر پێشیان دەڵێ کوڕکاکە 4 ڕۆژ زیندگی دەکەم نا زۆر زارمە 4 ڕۆژ زیندگی ناکەین ئەمە پێویستە کە پاشکەوتمان هەبێ پێویستە کە شتێکمان بەدەستەوە بێ بەو 10 ساڵێک کە کوتم ئەمە دوێ بەرنامە و پلەنمان هەبێ کە ئەگەر نەمان بێ دوای ئەو شتانەی کە باسم لێ کرد دەکەوینە بۆمبەستێک کە ئیدی تازە پێ ناگەین کە پێ ناگەین ئیدی مەگەم خوددا ئەرحەم الراحیمین ڕوتفێکمان پێ بکە موعجزەیەکمان پێ نیشاندا کە ئەو موعجزەیەش پێشان هەموو کەس نادا پەزەوە لەبیر بێ ئەتۆ دەبێ بۆ دەوڵەمەندی ئەگەر بابێکی دەوڵەمەندت نییە ئیشێکی زۆر بە پارە و دەرامەدت نییە دەبێ حتمما بەڕادەی 2 یا 3 حتا 5 ساڵان زۆر خۆت دەفشار هاوی خرجەکانت زۆر کەم کێوە لە نەفست لێدەی لە نەوست لێدەی لەو شتێک کە پێت خۆشە خۆتی پێبرازێنی بە زۆر شۆنان لە خۆت حرامکەی بۆوەی کە هەر پوڵێکی زیاتر پاشکەوت بکەی کە هەر ئەوە کێ سەرمایەک کە دوای شتێکت بەدەستەوە بێ کە ئیشێکی پێدامەزرێن ئەمە ناتوانین بەڕاست خۆمان فری و دەین خۆمان لە پشت بەتەهای جوان بشارینەوە بەڕاست پارە حاڵ بۆمان گرنگاتی نەبێت کە خەڵک چاستێکی بەمە هەیە بەڕاستی ئاسایشە بۆ ژیانمان زۆر جار ئەمە هەر بەهۆی وی کە پارەمان نییە شکاوینەتەوە هەر بەهۆی کە پارەمان نییە زۆر شت کە ویستمانە پێی نەگەیشتون هەر بەهۆی وی کە پارەمان نییە زۆر جار لە ژیاندا هەستی ناومیدی و خەمۆکیمان کردو و حتا پێمان خۆش بۆ بمرین پس خۆشەویستان یعنی بەڕای من یەکێک لە بابەتەکانی کە ئینسان هەمیشە لە بیری دەچێتەوە دەورانی گەنجی دەورانێکی زۆر حساسە ئەتۆ ناتوانیت تەواوی فکر و ذهنت لەسەر خاتوونێک لەسەر پیاوێک دامەزرێنی و هۆشی خۆت لابەری کاتی وینێک کە خۆت خەمۆکەکەی کاتی وەنی سەر خۆت لە شێواوکەی حتا کاتی وینێک کە خۆت بێنێ سەر شۆنهایەکە بەداخەوە سیگاری لێ دەکێشن مەشروبی لێ دەخۆنەوە مادە هۆشبەرەکانی لێ کەڵک لێ وەردەگرن بەڕاستی کاتی گەنجی تۆ کاتی کاسبیکردنی تۆیە ئەگەر ئەتۆ ئەو کاتە گرنگە بە گۆترە چاو لێ بکەی هەر پچی دە کۆڕەکاندا خڕبیەوە لە سەیرانەکان خڕبیەوە گاڵتە و گەمە بکەی و فکری خۆت بەوانە مەشغوڵکەی بەڕاز لە زیندگی بە پاش دەکەوی دەورانی گەنجی دەورانێکە کە تۆ دەبێت ئەو دەم گۆڵی خۆت لێدەی یعنی ئەو دەم دەبێت و ئیشەی دەتەوێت بیدۆزیبە لەسەر ئەو ئیشت بەردەوام بی لەسەر ئەو ئیشت زانست خڕکەیەوە بۆ ئەو ئیشت پاشکەوت بکەی و دوایە لە پڕ دوای 3-4 ساڵان پێی بەرز بیوە و ئەگەر دیسان بێتان دووپات دەکەمەوە ئەگەر دەورانی گەنجی لە لەنگۆ کاروساتێکەکە کاکە 4 ڕۆژ زەوانم دەیگوزەرێنم کاتم زۆرە بۆ پارە پەیداکردن نا ئەگەر بناغەکانی کار و ئیشەکەت ئەلان دەگەنجیدا دانەمەزرێنی دوایە دەداهاتوودا دە ئەنجامدا زۆر سەخت دەتوانی هەستی بە هەمانە تەکوتوک هەمانە کەسانێک کە دەتوانێت بە فێڵێکی خۆی هەر هەڵدەستێنتەوە بە قەولی کوتی دەڵە بەڕێ خۆی لە قوڕی دەرەچێشێتە دەرێ بەڵام هەموو کەس ئەو شانسەینێکە بتوانێت بەڕەکەی لە قوڕ بێنێتە دەرێ پس دەورانی گەنجی خۆتان مثلا من جوان دەناسم دەو کاتە ناسکەدا دانیشتۆ ببەخشن قوڕی گرتوێتەوە بۆ خاتوونێکی جوابم ناداتەوە مردی کردو بە پیایدا نەناوم خیانەتی لەسەر کردوم و لێم جابۆتەوە یا بۆم ساز نابێ یا بۆ خاتوونەکە شەروەها دەو کاتە گەنجیەدا کاتی وینێ تۆ دانیشی بۆ بابەتایەکی باخەمۆکەبی دەبێ هەستیوە بیر لەوە بکەوە کە چ بکەم چ ئیشێک بکەم چۆنی بەرنامە بۆ بڕێژم بەڕاستی دەرفەتی جوانێک گەنجێک دەبێت لەوەدا بڕاتە پێشێ کە زانست خڕکاتەوە بۆ ئیشەکەی مەهارەتی خۆی بەرەتە سەرێ دیتوتانە ئەگەر لایەنگری بەرنامەکانم بۆ بێن و ڤیدۆکان دیکەی منتان دیت بێ دە هەموو ڤیدۆکانمدا باسی وەم کردو ئەگەر دە پەیوەندێکی خۆشەویستیدایە بۆ ئەوەی کە کەسایەتی خۆت جوانتر و کاریزماکەی لەبەر چاوی خۆشەویستەکەت ئەوەیە کە بەرهەمهای فەردیت هەبێ ینی بە کوردەواری خۆمان دەبێت ئەگەر ئاوڕی لێدایەوە ببینی کە کەسایەتێکی کە ڕێز لە خۆت دەنی حەول بۆ خۆت دەدەی ژیانێکی بە بەرنامەت هەیە ژیانێکی ڕێک و پێکتێ و مرۆڤێکی کە بۆ داهاتووکەت پلن و بەرنامەت هەیە ئەو ڤیدۆیە دەقیقەن باسی ئەو شتتان بۆ دەکەم کە حتا ئەگەر دەتان هەبێت لەبەر چاوی خاتوونەکانیش لەبەر چاوی پیاوەکانیش وەکو مرۆڤێکی سەرکەوتوو دیار بن کاریزما دیار بن بە خۆشیان لێتان بێ و بە دوو دەستان بتانگرن و بەرتان نەدەن ئەنگۆ دەبێ حتمما ئەو هەستە بە کابرا نیشان بدەی کە ژیانکردن دەگەڵ من خۆشە بۆچی چونکە من مرۆڤێکم کە دەتوانم پارەی پەیداکەم و پارەش بێگومان حەساوی ژیانە بەداخەوە ئەو دورانە گوزەرا ئەو کاتە گوزەرا کە ئینسانەکان بە قەولی باین دەڵە بردیان لەزگیان دەبەست و لە چادریدا ژیانیان لەگەڵ خەڵکی دەکرد ئەلا مرۆڤەکان هەموو
ئاسایی خوازن هەموو فکر لەوە دەکەنەوە ینی ببەخشن خاتونەکان ئاپیاکان دادەنێن چها پارە زیاتری هەیە لەگەڵ چها ژیانکردن ڕاحەتترە بەهۆی پارەکە ڕوودەوی دەکا هەتا ئەگەر ئەخلاقی ئەوەی پارەی هەیە زۆر ناحەسر بێ لەو کەسەی کە پارەی هەیە پس جوانی خۆشەویست گەنجی خۆشەویست بەجگای بێکە دەورانی گەنجێتی کات هەموو لەسەر بەدانێکە بەداخیشەوە بە ئەوەش باس بکەم زۆر گەنج هەیە ئەوە دەرفەتی خۆی لەگەڵ 5 خاتونە خۆشی پێ کەسایەتێکی زۆر زۆر زۆرزانە چەند خۆشم لێ دەگوزارەوە دەگەڵ 5 خاتونانم ببەخشن بە شێت زانێ و قسەیان دەگەڵ دەکەم خۆت بە شێت زانیوە دەبێ بڵام ئەتۆ دەورانە دەو کاتە ناسکەدا چۆن دێنی کاتی خۆت بەوانە بەفیڕۆ دەدەی هەرو خاتونانەی کە لە لای خۆت هەز دەکەی بە شێت زانێون ئەوانە دەچن دە ئەنجامدا مێر بە پیاوێکی دەکەن کە ئەو کاتێک کە تۆ بۆوانە بەخت دەرفەتت بۆ داناون ئەو تو دەرفەتی بۆ ئیش و کارەکەی داناوە پارەیەکی چاکی پەیدا کردو و ئەو خاتونانە زۆر بە ئاسایی ئەتۆ بەلا دەنێن ڕوودەوی دەکەن و ئەو دەمەکە ناخی جەرکتەوە هەنا ساڵ دەکەشی ئیشەڵا لە داهاتوودا ڤیدۆهایەکی دیکە بابەتی ئەو چۆن بە مرۆڤێکی سەرکەوتوو بە تایبەت لە پەیداکردنی پارە حتمما ڤیدۆی دیکەش تۆمار دەکەم ئەنگۆش سابسکرایبیکەن کە ڤیدۆکان دیکەم لە دەست نەدەن حتمما بچن سەردانی کولی کاناڵەکەم بکەن بە چاوی لێ بکەن تامنیلەکانی بخێننەوە و هەر بابەتێک کە بۆتان گرنگایەتی هەیە حتمما سەردانی بکەن ئەگە پرسیارێکشو هەیەدا کامنتەکاندان بۆم بنووسن وەلی بەڕاست بەک دەروون ناسێک جەرگم ژان دەکا بۆ لاوە تازە لاوانە و گەنجانەی کە ئەو تەمەنەی کە دەبێت هەنشتی تێدا بدۆزنەوە یەک شەریکێک و هاوبەشێکی باش بۆ ژانیان بۆ ژیانیان وەک ئیش و کارێک بۆ بەردەوامبوونی ژیانیان وەک بەئێستا دۆزینەوەی زانستهایە کە بۆی کە کەسایەتێکی باشیان لە کۆمەڵگادا هەبێ تەواوی ئەو دەرفەتانە دادنێن بۆ خۆشگوزەرانیکردن دادنێن بۆ حەزلێکردوویکردن دادنێن بۆ نەقڵ و باسە و بەداخەوە شتێک دەدۆڕێنن بە ئەندازەی درێژەی عمریان ئینشاڵە لەو ڤیدۆیە کەڵک و سوودی و پێویستان بربێ تا ڤیدۆیەکی دیکە هەمتان بە خودای بانی سەردەست بێرم خوداتان دەکەم